لە درێژەی بەسەرکردنەوەکانی بۆ سنووری مەڵبەندی سۆران مامۆستا عەلی باپیر وشاندی یاوەری بە هاوڕێتی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بەرپرس و کارگێڕانی مەڵبەندی سۆران گەیشتنە ناوچەی باڵەکایەتی و بە گەرمی لەلایەن خەڵکی ناوچەکە پێشوازی کران. ئیمڕۆ وەکو شاندێکی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە خزمەت جەنابی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بووین لە دەڤەری باڵەکایەتی کە گەشتەکەی 2 ڕۆژە بۆ سنووری مەڵبەندی هەشت دەست پێ کردووە. ئیمڕۆ سەردانی قەزای چۆمانمان کرد لەوێ لە ناو قەزای چۆمان و لە گوندەکانی دەوروبەری چەندین کەسایەتی و پیاو ماقوڵ و مامۆستای ئاینیمان بەسەر کردەوە و پێشوازیەکی گەرم لە جەنابی مامۆستا و شاندیاوەری کرا. خەڵکەکە زۆر بە گەرم و گوڕی پێشوازیان کردو و هیوایان خواست کە چەندین جاریدی سەردانی دەڤەرەکە بکە و ئەم دەڤەرە بەسەر بکاتەوە. دوای گەیشتنی بۆ قەزای چۆمان مامۆستا عەلی باپیر لەگەڵ مامۆستایانی ئاینی کۆبوویەوە و تیایدا ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە ناوچەکە لە وشیارکردنەوە و ڕێنماییە ئاینیەکان بە گرنگ وەسف کرد و مامۆستایانی ئاینیش خۆشحاڵ بوون بە بەسەرکردنەوەی مامۆستا بۆ ناوچەکە و سوپاسی پشتگیری مامۆستا عەلی باپیریان بۆ مامۆستایانی ئاینی دەربڕی. بەڕاستی ئەو سەردانەی مامۆستا عەلی باپیر لۆ دەڤەری باڵەکایەتی لەلای ئێمە ئەهمیەتێکی زۆر گەورە هەیە لە دوو لایەن یەکەمنەوەکو مامۆستایانی ئاینی ئێمە زۆر خۆشحاڵ بوون کە سەرکردەیەکی ئیسلامی سەردانی مەیدانی لۆ ناو خەڵک و جەماوەر دەکاتن. پێمان وایە ئەوە ئەرکە ڕاستەقینەکەی هەموو سەرکردەیەکە کە مەیدانیان بڕواتە ناو خەڵک و گوێ لە مەعانات و داواکاری خەڵک بگرێتن. پێمان وایە پێویست بوو سەرکردەکانی دیکەی لایەنەکانی هەموو لایەنەکانی دیکە کە باڵەکایەتی زۆرترین قوربانی داوە لە هەردوو شۆڕشەکانی کوردستان پێویست بوو ئەوانیش مەیدانیان هاتبانە ناو خەڵک گوێیان لە خەڵک ڕاگر بە بزانە خەڵک مەعاناتی چێ کێشەی چێگرفتی چییە. پێشمان وایە ئەو سەردانەی ئەبی تەمای خێر و بەرەکەت لۆ هەم لۆ سەرکردەکانی کەش کە پێیان دەڵێتن ئێمە وەکو ئیسلام پێمان وایە دەبی خۆمان بڕۆین گوێ لە خەڵک ڕابگرین چونکە خەڵک مەعاناتی هەیە و پێغەمبەریش فەرمێ صلی الله علیه وسلم سەید القومی خادمهم گەورەی خەڵکێ خزمەتکاری خەڵک بیتن. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا پڕ بەدڵ بە خێراتنی جەنابی مامۆستا ئەکەین هاتنی مای خێر و بەرەکەتە بۆ دەڤەرەکەمان وەک دەڤەری باڵەکایەتی و شانازیە بۆ ئێمە کە سەرکردەیەکی ئاوا پڕ لە زانست و زانیاری و پڕ لە بوێریدا بێ سەردانمان بکات و جارێکی تر ئەم دەڤەرە بگەڕێنیتەوە بۆ ئەو کاتەی کەوا تاکە دەڤەر بووە لە بەرامبەر دوژمنەکان وەستاوە. هاتنی مامۆستای بێگومان خۆشەویستی و مەحەبەت و زانست و زانیاری لەگەڵ تەواوی چین و توێژەکان زیاد دەکا بە تایبەت لەگەڵ ئێمەی مامۆستایان. هەر لە چوارچێوەی سەردانەکەی مامۆستا عەلی باپیر بۆ ناوچەی باڵەکایەتی چەندین سەردانی کۆمەڵایەتی ئەنجامدا و لە ناحیەی وەرتێ سەردانی ماڵی مام عەبدوڵڵا و مام حوسێن و حاجی وەسمان و مامۆستا مەلا هاواری کرد. دواتر لە گوندی گۆجار سەردانی ماڵی شێخ عەبدوڕەحمان و ماڵی مەلا محەممەد و شێخ عومەر بەرگرکەیی لە بەرگرکە کرد. دواتر لە قەزای چۆمان سەردانی ماڵی هەریەکە لا بەڕێزان لە مام برایم دەربەندی و کاک جەبەلی ئاغای مامەندی و مام کاکەی ئاڵانی و ماڵی مامۆستا مەلانیاز چۆمانی کرد. دواتریش لە سۆران سەردانی ماڵی حاجی جاسم مەهاجری کرد. لە کۆی سەردانەکانی بۆ ناوچەکە مامۆستایانی ئاینی و ڕیشسپی و پیاماقوڵانی ناوچەی باڵەکایەتی سوپاسی ئەو بەسەرکردنەوەی مامۆستا عەلی باپیریان بۆ دەڤەری باڵەکایەتی کرد. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.